وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. پارەی مەواقع و ئەکسەری وەختەکان مەسائلێکە لەلایەن ڕاپەڕین و مەترەحەکرێت ئەکرێتە جێگەی پرسیار بۆ فرە کەسێک. هەو سەبەبەکەیشی ئەوەسە کە تا ئێستا جەریانێکی ڕادیکاڵی ئینقلابی کوردی بە معنای واقعی دروست نەبووگاکە بتوانێت ئەم ذهنیەتە بەغەڵەت دروست کریاگە بۆ خەڵکە ئێمە پشتڕاست بکاتەوە. خەڵکی ئێمە لەسەری دەیتا و ئینفۆرمێشنی غەڵەت هاتگنەسە سەر و پەروەردە بووگن و تەبدیل بە مەبنای باوەڕیان بووگە. و تۆ ئەلا ڕەخمە ئەوەی کە بە پرسیار و بە ئەدلە لەگەڵە باوەڕە غەڵەتە فکریەکەیان ڕوبەڕوە بیت و لە ئاخرین حاڵەتە و دوایەوەی کە هیچێکی بۆ نامێنێتەوە ئەژێ من بۆ مهم نییە هیچێ لە قەزیەکە ناگۆڕێت و گشت کەسی وا فکرەکاتەوە، یعنی تۆ فکرەکەی گشت کەسی غەڵەت فکرەکاتەوە و تۆ ئەخاتە مەوزعێکەوە کە تۆ حتمەن بەرامبەر بەمە جواو بیتەوە و تۆش تەبیعەتەن ئێشێ بڕۆیتە مەوزعێکەوە کە نەیژی گشت کەسێ غەڵەت فکرەکاتەوە، تەبیعەتەن گشت کەسی غەڵەت فکرەکاتەوە و ئەم گشت کەسە تەبیعەتەن کاری لەسەر کریاگە کە غەڵەت فکرەکاتەوە. لەذا ڕاپەڕین هەنێک کەلەمات بەکار ئەوات کە ئوسوولەن کارکردی لە مبارزاتە ئەمڕۆژی لە مەردەمە کووردا هەست. ئێمە وەختی هەڵەگەڕێنەوە بە جامعەی خۆم هەنێژین ئێمە کریاگین بە مەردەمێشی تێهەڵدریاک مستەڵەحێکە کە ئێمە دروستیەکەن بۆ داماگ، کەسێک کە لێدانێکی خواردگە و ئیتر شەهامەتی ئەوەی نییە بوێسێتەوە شەڕ بکە و ئەم ئینسانە چووکەسە مەوزع قوربانی و ئەم جامعە وای پێ هاتگە و ئوسوولەن ئەگەر کەرامەتێکی وابتیا ئێشێ بەرخەلافە ئەمە ئەمەڵکە، ئێشێ نەبەزێت، ئێشێ لە شکست نەترسێت، ئێشێ لە ڕوبەڕووبوونەوە تەکە دنیا نەترسێت. مەسەڵەن کابراتێ تەحتە ناوە ئستدلال ڕووە کاتە ڕاپەڕێنێژی کاکە تۆ گەرەکتە ئێمە بێ بە گشت دنیا کاکە تۆ عەمەلەن دنیا تەپیداگە بەسەرتە، تۆ لەمە خراوترت پێ نایێت، تۆ لەمە هاڕیاکتر و نابووتر و داگیرکریاکتر و بێشوناستر و بێهویەتر ناوی خۆ، یعنی تۆ خەریکی لە چی ئەترسی کە تۆ هیچ ئێرادەیەکرد نەماگە. بۆ ئەمانە لەکوێتێت کێها مقەسرە یا کەسانێک کە تێن و ئەحمەقانە دفاعکەن لە ڕۆڵ و نەقشە ئەوانەی کە بەناوە دەم چەرمگەکانە ئەم ملەتە معڕەفی ئەکرێن لە تەریقە میدیاکان و پەڕووباڵیان پێ ئەدرێ. کاکە ئەمانە فرە نیەن، بەڵام ئەمانە تریبوونەکەیان دەنگی فرەزلە، یعنی ئەمانە عدەیەک حقوق بگیرە خۆفرۆشە نظامهای سوڵتان، بەڵام ئەو تریبوونەی کە ئیخەنە بەری دەسی بڵنگویەکی گەورەس. ئەناوە بەو معنانیە کە خەڵک ئێمە ئەگەر حەقیقەت بشنوێتە کە حەقیقەتە کنار نایێت، بەڵام ئەوانەی کە حەقیقەتیان واپێ و ئەوانەی کە پرسیار دروستەکەن تەبیعەتەن ئەو ئەبزارە بڵنگۆی دەنگ بەرزیانە نێ لە بەردەسە ووا لە بەردەسە کەسانێکی ترە. بۆ ئێمە مەسائلەی مەترەحەکەین وەلێ خۆب کابرا بە عەقڵە قەتیسە شارلاتانیە خۆی گەرەکیسی بەرداشتێکی تری لێ بکە، یاسان کابرا حاڵی ناوێ. کاکە من هەر بۆ خاتری ئەوەی گەرچێ پێم خۆش نەبوو ئەسڵم وارەدا مەسائلە تاریخیە بووم، هەر بۆ خاتری ئەوەی بزانن ئێوە چەند میزان زەهنتان فاسد بووگە. وەختی تۆ بەحسە تاریخەکەی هەر کامێک لە ئێوە کە لە دنیای ئەمڕۆ زندگی ئەکا بەحسە اقتصاد و ئابووری کە ئەەکەی ئەزانێت دوکانەی دابنێت احتیاجی بە چی هەز، احتیاجی بە سەرمایە هەز، احتیاجی بە ئەعتبار هەز، ئێشێ بچێ مەحەلە دوکانەکە بدۆزێتەوە کە جێگەیەکی مناسب بێ بۆ کاسبیکردن. کاکە تۆ وەختی بەحس لە ئیمپراتوریەتێک لە تاریخا ئەەکەی، یعنی تۆ بەحس ئەەکەی لە جێگەیەک
کە شاری واتیە. ئەم شارە هەزاران هەزار کەس ئینسانی واتیە. ئەم ئینسانانە تیا کار ئەکەن، ئەدێ کەشاوەرزن، ئەدێ کارگەرە حرفەئین، ئاسنگەرن، پیشەوەرن، سەنعەتکارن، چوزانم سۆفاڵگەرن، کۆزە دروست ئەکەن، پارچە ئەبافن. و ئەم بازاڕە بازاڕە تۆلیدە و بازاڕە فرۆشی واتیە ئەم شارە. بۆ تا بتوانێت بازرگانی دروست بکات، تا بتوانێت ئەرزشی ئزافە بخولقێنێ و ئەم ئەرزشی ئزافە بتوانێت لەلایانی کەسانێک و بەناوە حکوومەت بڕواتە گیرفانیان، تا بەم پوڵە کە لە خەراج و باجی مردم لە ڕێگەی کارکردنیان و بازرگانیکردنیان و خەدەماتێک ئەمانە تەحتەناوە دەوڵەت ئەیدەن بەم مردمە، گرتگیانە تەئمینە منابع نظامیە خۆیان بکەن. سەربازیان بوێ، شەحنەیان بوێ، داروغەیان بوێت، تا بتوانن کۆشتیان بوێت، تەلاریان بوێ، کاخیان بوێت، تا بتوانن سلە بدەن، شاعریان بوێ، ئەدیبیان بوێت. تۆ بوومە احتیاجت هەز ڕێگەوبانت بوێت، شعرت بوێت، ڕێگەی تجارەت و بازرگانیت بوێت، ئەمنیەتە ڕێگات بوێت، لە مەسیر ڕێگا تۆ پێویستت هەز کاروان سەرات بوێت، تۆ پێویستت هەز جێگەیەکت بوێت کە ئاو بدە. تۆ هەر لە مروپا کە زندگیەکەی لە لەندەن و کاچی بۆ بیرمەنکان برایجان، تۆ زیاتر لە 15-20 دانە سرویسە ناوە ڕێگە بەجێتێڵی، ئەچیتە ئەوێ قاوەیەگە خۆی دانیشی، ئاوێک ئەخۆی دەشوێگەچی کە بە ماشین سەفەر ئەەکەی. ئاخر تۆ عەزیزەکەم خۆ هەروان لە خۆت و ناتوانی بێژی بێ من ئەمپراتوریم بووگە، بێ ئەوەی تۆ ئاسەوارە هۆتلێکە لێ بەجێ ماوێ، کاروان سەرایەکە لێ بەجێ ماوێت، تۆ ئاسەواری بازاڕێکە لێ بەجێ ماوێت، تۆ کۆشکێ تەلارێکی ئەم پادشای پەدەر سوختەتە لێ بەجێ ماوێت، ئەخ بەجێت نەماگە. تۆ هیچ شەواهدێکی مادی دا لەبەر ئەمەی کە لە ئەم خاکە ئیمپراتوریەت گەورەی نظامی اقتصادی مەوجود بووگە نێست. ئەخدەی تۆ چۆن ئەدعاکەی کە تۆ ئیمپراتوریت بووگە؟ من هەر لە مقدمەکەی کتێوە مەشهورەکەی ماداوا مات پەرستە باستان پەرستەکان ئەی پەرستن، تخمە کوورش و دیاک و حەزی پێەکەن، هەر لەوە وا گەورەترین منبع تاریخیانە. مقدمەکەیتان بۆ ئەخوێنمەوە. ژم مؤلف تاریخم مات دیاکۆنۆف. ژم مؤلف نیک میداند که در بسیاری از احوال تاریخ ماد میتوان نظر دیگری جز آنچه وی دارد ابراز داشت. قلت فوق العاده منابع و یک جانبه بودن آنها و اختلاف و تضاد عجیبی که در مورد تاریخ برخی اعصار در میان آنها وجود دارد، هر پژوهنده ای را ناگزیر می سازد که عرضه فرض و گمان را بست بدهد. که اجی هیچ قلت کمیه ادله، کمیه سند و شواهد باعث اوید که تو بکەویتە ناوی حدس و گومان لێبەی. در هیچ یک از تاریخ‌های عهد عتیق به قدر تاریخ ماد این همه اظهار نظرهای گوناگون و ضد نقیض و غالباً بی اساس و عجیب و غریب در شرح وقایع و امور سیاسی و دیگر جوانب تاریخ نویسی به عمل نیامده است. بدیهی است که کتاب حاضر نیز از فرض و حدس عاری نیست، گرچه مؤلف کوشیده است تا توسن حدس و گمان را مهار کند و فرضیات خیش را بر مدارک بسیار مثبت و بیغرض مبتنی سازد. ضمناً هر بار که استنتاجی بر پایه فرض و حدس باشد، مؤلف تذکر داده است
تا نتایجی که بر مبنای استوار قرار ندارند به خواننده تحمیل نگردد. به طب جریان ظاهری وقایع را که مؤلف بیاری استنتاج بیان کرده نمیتوان از هر جهت درست و بی‌نقص پنداشت. مؤلف به هیچ وجه مدعی نیست که به طور قطع تاریخ ماد را پیکر ریزی کرده است و میل دارد کتاب حاضر نه چون باز پسین سخن بلکه سرآغاز پیدایش و آفرینش تاریخ ماد در دانش شوروی شمرده شود. مؤلف در بیان و احیای جریان تکامل تاریخ اجتماعی و اقتصادی ماد با دشواری‌های بزرگ روبرو شد و با قلت فوق‌العاده مطالب و منابع مصادف گشت. با این حال تئوری‌های علمی نقطه اتکای محکمی برای شخص محقق می باشد. تئوری‌های علمی تتماشى لقى علمي أداة قيا وبافي وشرندياتي كخوي إيجيتي قالك بيجي أم شرنديات ويا وبافي كأم إيجيتي أم ورينا كردنا أم وراو كردنا معنا مستندات علمين فرضيات علمين تئوری‌های علمین اوضاع و احوالی که هم انان پیدایش جامعه بردهداری بوده است و نخستین گام‌هایی که جامعه مزبور در طریق تکامل برداشته. مؤلف با یک دشواری دیگر که رفع آن بسیار مشکل بود و روبرو شد، با این معنی که منابع موجود به قدری قلیل است که نگارنده ناگزیر بود از هر مطلبی قطره قطره اطلاعات ممکن را استخراج کند. گذشته از این منابع مزبور گوناگون است: باستانشناسی، کتبی، آثار باقی در زبانها و مهمتر از همه آنها یعنی مدارک و منابع کتبی به زبانهای مختلف نوشته شده. منابع کتبی که برای احیای تاریخ ماد ضرورت دارد به زبانهای سومری و اکدی، به لهجه‌های بابلی و آشوری و ایلامی و اورارتویی. کاورا که منیسه نکاتی تر هر لم مقدمه آقای دیاکونوف تانا بوتیرم ادعاء که هیچ سندی که نیه ودسو، هیچ شواهدی که نیه، 800 لا برکتی ودوان نوسی او کسی که ام کتی و اخوینه تو لأولو دانانی شبی خوینه تو آقا تو ام چرتو پرتا بو نوساگم. چه دلیلی که از تو بی ام چرت و پرت بنویسی؟ که به تو سفارشی داده تو ام چرت و پرت بنویسی؟ تو لم گشت امپراتور پدر سوخته که ناوی اوی، لم گشت کل زلش مشیر کیش تو ناوی اوی، نه کاخه بجی ماگا، نه لتی کاغذ بجی ماگا، کاکا بباسه اوستا اکا او نه اوستا بجی نماگا. یک دقیقه. ئەمانە بۆ مهمن تا ئێوە بزانن تەکە کێها تەرەفن. ئەمەش دووبارە تاریخ مات. اما راجع به نقل این روایات از طرف هرودوت لازم است تذکر داده شود که پدر تاریخ از این لحاظ فوق‌العاده امانت و انصاف نشان داده است. توجه بکن به القابی که ام ایدا بکابرا. بابا جان ام لقرا هرودوت اكاتب باوك تاريخ لقرا اويتو قاضي حكم اداء الشو بلا بمتختيم الماء ام بياقا راسك كزيني بجاكا تو ام قسمانا بو اخوي تو بو اماكي دباوك تاريخ تو چكارت هزبه هرودوت باز چون چرتو پرتو هرودوت فرز ميزان جعليات و درو افتراوال سرا تد اجي صحيح است که گاهی و حتی در موارد عدیده اطلاعات مندرج در کتاب وی بر اثر رسیدگی و مقابله با دیگر مدارک نادرست از آب در می آید. ولی در این مورد همیشه نادرستی و عدم امانت
و عدم امانت کسی که اطلاعات را در دست وی گذارده در کار بوده است و خود هرودوت دخیل نبوده و هر کجا که هرودوت با شخص مطلع و موثق و درستکار و راستگویی سر و کار داشته که ئالەگرا قوسی بۆ کات و مترجم فارسەکە و تقریبا در تمام موارد مربوط به امور پارس چنین است. ئالەگرا ئاغای مترجم دەسی تێوە و ئێژێ هەرچیەکی در مورد فارسەکان وت کە هەرودۆت وەلی ڕاستە. ئالەگا ئاغای دیاکۆنۆفێژە بابە هەرۆدۆت درۆی فرێشی کردگەن وەلی خۆی کوڕە خاسەس خوا هەڵی ناکرێ ئەوانەی وا ئەم درۆیانە بۆی کردگە کوڕە خراوەیەکەن. گەرچێ لەو جێگانەوە کوڕە خاسە قسەی بۆ کردگە گشتی ڕاستە. فەورەن متەرجمە فارسیەکە لە پەرانتزێکە ئەوە پێژن قەوس ئاوەسە لە قەوسەکە ئێژێت مەتاڵب دەرمۆردە پارسەکان گشتی باشە گشتی دروسە. نوشته های وی را تازه ترین مدارک باستان شناسی و خاور شناسی نه تنها به طور کلی بلکه در جزئیات ناچیز نیز تأیید می کنند. نوشتن تاریخ ماد به سبب وضع منابع کاری فوق‌العاده دشوار و پیچیده است. تا اواسط قرون گذشته وضع مادها تقریبا مانند دیگر کشورهای خاور باستانی بود و درباره سرزمین مزبور و همسایگان آن جز اطلاعات قلیل نیمه افسانه و جست و گریخته مؤلفان یونانی چیزی در دست نبود. ولی در ظرف 100 سال اخیر علم تاریخ با مقدار زیادی مدارک و اسناد مربوط به تاریخ بابل و آشور و دیگر کشورهای خاور باستانی غنی گشته و هزاران سند کتبی و آثار زیرخاکی از دهها شهرک به دست آمده است. اما تو توجه لم چرتو پرتکرد لأول وتی حج مدرکینیه لو داوتی لصد سالی اخیرا کشفیاتی چی عظیم لپیدا کردن کتیبه و کتی و نوسینا پیدا بوگه. ایسا دوباره لگرایجه اما بررسی اوضاع ماد از مسیر عمومی و پیشرفت علم تاریخ برکنار مانده است. او چرتوپرت اولیه بو خستناوی او بو تاریخ باستان باز و کردیاک و کورش و حلقت چین و بداویو خود کویر او نایخوین بو بعد نجی چین اجی هنشتمان پیدا کرگل و دا اجی اما بو مادوانیه. کافی است یادآور شویم که هنوز در قلمرو مادی ها یک شهر هم مورد حفاری قرار نگرفته است و حتی یک اثر کتبی نیز که مربوط به دوران دولت مادی ها باشد در دست نیست. و درباره تاریخ مادی ها همچون 100 سال پیش از روی اطلاعات منابع بیگانه داوری می کنیم، با این تفاوت که از اواسط قرن گذشته منابع میخی نیز به منابع یونانی افزوده شده است. تو لجریان تاریخ
تەکە سەحەتە تاریخە ڕوبەڕووی چه میزان ئەم شتەی کە بە تۆیژن سەحیحە دروستە. تۆ هەر لە ئیبتدای داستان و یەک کەلەمەیەکە دروست کردگە بە ناو ماد، ئەمتە کردگەسە ناو زەهنە مەردم، ئەمە دانیشت خودە ئەم کەلەمەی مادە مەحەل لە مناقەشە است. تۆ ئەمتە لەکوێ هاوردەگە، کێ لێتی دەرهاوردەگە، تۆ بوو ئەم ناوتە هاوردەگە. تحقیقەکەی کەلەمەی مادوە لە ناوە بەخشە جینسیسە ئۆڵد تێستەمنتە کە ئەمانە کوڕە یافیس بووگەن، کوڕە نوح، مەنابع مادی جوولەکە. ئێستا ئەم مادە کێس هیچ منبعێک، هیچ سەنەدێک لە تەکاغەزێک، دانەیە پلە، سەنگ مستەراوێک، ئافتاوەیەک لێ نەماگەسەجێ. ئەم ئیمپراتوریە پڕتۆمتۆراقە نەقشەیشی بۆ دروست ئەکەن لە مەرزەکانە چینە ئەمڕۆ حتا دەریای مەدیترانە مادە سەرزلەزە. کاورە مدعیشەکە لە مەسیر ئەمپراتوریەتە ماد هیچ حەفاریەکی تاریخی نەکریاگە، وەلێ ئەم نادروسە 800 لاپەڕە تاریخی نووساگە بۆ ماد. بێ بچۆ 800 لاپەڕە چرت و پرت، 800 لاپەڕە مزەخرەفات، 800 لاپەڕە فقط ناوهای مەندەراوردی کە معلوم نییە هوەخشەترا ترۆپاتێ، ئەسن معلوم نییە ناوە مۆزەخرەفانەی لەکوێ دەرهاوردەگە. ئەسن تو مەقسودت چیە لە نووسینە ئەم کتاوە؟ تو بوو ئەم کاراکەی کەی کەسار و کەی خەسرا و نازانم چرت و پرت، یەمەش چرت و پرتی بۆ تۆ هاوردگە. بابە سوال ئەەکەی عەزیزم، تۆ مەگەر نایژی تۆ ئیمپراتوریەتە بووگە سەدانس ئەم ئیمپراتوریە تۆ هەزاران هەزار یوزبان و پەڵەنگبانی بووگە. براکەم ئەمە سکەکانی لەکوێ چاپە کرد؟ کوێ ئەم زەرابخانەیە سکەیە لە کۆگە کێ زەربیە کرد بۆی؟ کووە ئەم ئاتەشکەدە وا لە کوێ دێ ئەم سەگ باوکە زەرتشتیە وا چووگە دوعای کردگە ئاتەشگای بووگە. ئەم ئاتەشگا ئەیشێ دانێکی ماوێتۆ بۆچی ئەم زەردوشتیانە گشتیان وانە کرمانە گشتی لە هندی ئەکەن؟ چۆن ئەم زەرتەشتە وەم عەزەمەتە هەر لەم مادە بەشێکیز بەشی زەردەشتە؟ بڕۆم بیخوێنەوە. ئەم گشتە حەدس و گومان و چرت و پرتەی وا دەرمۆرد زەردەشتیێژن یەک لاپەڕە، یەک لە پیدەس نووسین لەم کتێوانە مەوجود نییە کە زەردەشت و کێسی تەحتە ناوە ئەوەستە. مدعین لە قەرنە 15 میلادی و تازە ئەمیشە جەعلە چووگن لە پارسیان هەند کتابە ئەوستایان گرتگە، تازە ئەویش تەرجمە نەوگەسۆ. کورە من ئیستە نەزەرێکی تری هەل لەگرا بۆ تا نەخوێنمە و دەرمۆردە ئەم کتاوە زەردەشتیانە. واتە باید متذکر شوم تاریخ ماد صفحه 70. باید متذکر شویم که تا کنون ترجمه های قابل اعتمادی از اوستا و به ویژه گاتاها وجود ندارد. ترجمه های قدیم با اینکه پیشرفت های بعدی فقه اللغه ایرانی در آنها ملحوظ نگشته، گاهی در مقام قیاس با ترجمه های تازه واجد برتری هایی می باشند. مترجمان پیشین بدون اینکه فلسفه بافی بکنند از روی روایات زرتشتی ترجمه کردند، ولی متأخراً از ابهام و تاریکی انشای اوستا استفاده کرده
و نظرات فلسفی خیش را وارد ترجمه ساخته و به طور مصنوعی و از پیش خود به جهانبینی مؤلفان کتاب اوستا روح تجدد دمیده و موضوع را پیچ در پیچ کردند. ئەم دینە زەردەشتیە وا پیر لقمانتان بۆ دروست کردگە لە سلێمانی و مشتی مأمور وزارت اطلاعات و حفاظت اطلاعات سپا مأمور جوولەکە و یەهودیتان هاوردگە سەرتەشتی بازی ئەکەن گاتە ئەماڵنەقەی خۆتان و یەشنا ئەکەنە بنە باڵەتان. ئەمە گشتی مشتی جەعەلیاتە یەهود نووسیگە دەسە کۆمپانی هند شەرقیە بە تەرجمەهای هندیەکان و دەسە هندیەکان ڕژیاگەسە ناوە دەسە ئەم مەردەمە ئێمە بۆ خاتری ئەمەی کە ئەم پەیکەرە واقعیە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوارە هزار پارە بکەن و تەبدیلی بکەن بە فارسستان و ئێران و کوورشە هەخامەنشی جوولەکەی ئانووسی ئێمەش بکەنە بازوانە نظامی جوولەکە بۆ فەتح و فتوحاتە نظامە سڵتەی جەهانی. تۆ براکەم یا ئینسانێکی کە مەنافعت بەسیاگەسۆ و حقوق ئەخۆی و ناتوانی دەست لە حقوقەکەت هەڵگری، یا ئینسانێکی بەغایەت بێ ئەخلاق و بێ پرنسیب و دروزن و پڕڕوویت و بەم ئاشکاراییە لە گەورەترین سەنەدە تاریخی ئێوە بەناوە تاریخە ماد بەحس لە نەبوونە هیچ مەدرەک و شەواهدێک ئەکرێت و 800 سەعفە توڕەهات بەناوە تاریخە شەفاهی و تاریخە هێرودوت نووسیاگ و گزنەفۆن نووسیاگە پڕ لە درۆی ساختەی دەستە کنیسا و کلیسە، تۆ بەسەر سەحەتە ئەمانە نان ئەخۆیت و تەقلە لێدەیت و پشتەک لێ ئەدەیت هەڵەخەیتەوە بۆیان. ئەمە تۆ ئەواتە بازنەی دوژمنە بە ئەم سەرزەمینە و بە ئەم مەردمە، دوژمنە بە کوردیەت و ئینسانە کوردی. تۆ ناتوانی باستان بازی بکەیت و تاریخ بازی بکەیت و ئاوێزانە بەیزەکانە حەقیقەتە تاریخی کوورش بوویت لە تەبعاتەکەی خۆت دوور بێڵیتەوە. تۆ ناتوانی لەژێر دەسە ئەم گشتە عەزەمەتە تاریخیە ئەمانە بوێسیت یەکدانە مستەراو لەم پادشا گەورانتە نیشان نەدەیت. تۆ ناتوانی ئیدعا بکەی ئێمە بە شمشێرە ئەعراب مەککە موسڵمان بووگین لە کاتێکا گشتمان شمشێر کێشین و شەڕکەرەکانە تاریخین. نایژی ئەمانە هاتکن کامە شارە ئێمەیان تاڵان کردگە، نایژی کامە جێگەی ئێمەیان موردە حەملە قەرارداگە کوێ؟ با تۆ نایژی ئاسارە ئەوەڵین مزگەوتە قەڕنە ئەوەڵە هجری وا لەکوێ لەم سەرزەمینە ئێمە؟ ئەی ئەم مەردمە بوو گەسۆ موسڵمان چۆن چووگە نوێژی کردە؟ چۆن نوێژی کردگە؟ چۆن بوو گەسە موسڵمان؟ تو چۆن ئەمانە بە عنوانە حەقایق مطلق ئەخەیتە ناو زەهنە ئینسانە کوردی شاعری بۆ دروستەکەی وەکو شێرکۆبیەکە جێژی ئەلعەعرابە ئەلعەعرابە ئەلعەعرابە. کامە عەرەب قاچی خستکەزام سەرزەمینە ئێمە؟ کاکە بێرن تاریخ بەر شەواهدە مادی قسەکە. تۆ دەم لە ئیمپراتوریەت ئەدەی عەزیزەکەم، تۆ دەم لە ساختارێکی گەورەی ئیقتصادی سیستەمێکی گەورە ئیقتصادی نظامی بەرتەر دنیا ئەدەی کە عەزەمەتەکەی دیارە. چۆن مزگەوتێ بڕۆخێ مهراوەکەی هەر نامێنێ؟ چۆن ئاسارە ئەم شارە پڕڕەونەقە پڕتجارەتانە نەماگن؟ وەلێ چواردانە کەتیبەی تێ هەڵدریاگ و چواردانە بەردە تاشیاک مەوجودە سەحەتێکە خاتە دەر هەزاران لاپەڕە تاریخە خاتە دەر
چواردانە بەرد 2 خەت کەتیبە کە چای وە خروجیەکەی زانێوێت و چی ئەوێتۆ نۆکەریەتە کورد بۆ جوولەکە و ئەوێتۆ ئەوەی کە ئێمە بچینە ژێرە بەیزەکانە جوولەکەی ئانووسی و خدمەتیان بکەین بە هۆڤیەت کوردی خۆمان فەرامۆشکەین و سەرزەمینە خۆمان لە دەسە ئەژغاڵە ئەمانە بەردەین و فەرامۆشتیکەین بۆ ئێوە بووگنە کەواسوورە بەرە لەشکەر چۆن ئێوە گشتتان با سەوادن و تاریخدان و سیاسین و ئاکادمیسیەن و چۆن ئێوە گشتی ئەمانن فەرز ئەوڵتان قبول کردگە بۆ کەستان ناپرسێ ماتکێس ئەم کەلەمە کێ فێر ئێوەی کردگە لەکوێ ئەم کەلەمەتان ئاوردگە بۆ وەڵی ناکەن ئەمە تۆنەوەی کە خەسرە و دیاکۆی هەرچی ڕۆژە تەجاوزە پێیەکەن چۆن شەهامەتە نییە واقعیەتە خۆت بوێنیت پرسیارە لێکن دەیانێ ئەم مردمە گشتی شتباکە ئەم مردمە گشتی شتباکات یعنی ئەم مردمە نافەهمێ ئەم مردمە لەم مەوزوعە مشەخەسە لە حەقیقەت و لە هۆڤیەتە خۆیان نافەهمێ یعنی ئەم مردمە ئاگاه نییە ئەم مردمە ئاگاه نییە بە وجودە خۆی ئاگاه نییە بە تاڵانێکە کریاگە بەڵێ ئاگاه نییە ئەم مردمە ئەمە بەم معناسەکە مردمە عەقڵی نییە چرا مردمە بۆ ئومورات و ڕۆژمەڕەی خۆی عەقڵی هەست ئەزانێ چۆن پوڵ پەیداکە ئەزانێ چۆن هەم ڕەنگە جەماعەت بێت بەڵام هەنچێکە ئەگەڕێتەوە بە سەعادەت و بە مەسئولیەت واقعی ئینسانیە ئینسانە ئاگاه نییە لێ و خۆی لێ دوورەکاتەوە خۆی ناداتە بەری نێگەرەکە حەقیقەت بوێنێت بۆیە 4 نەسڵە گوزەشتە زەرفە 100 ساڵە ڕابردوو مەوردە حەجمێ سیستەمەتیکە دەستگاهە سوڵتەی جیهانی بووە بۆ بێهۆڤیەت و بێشوناسکردنی بۆ بێدایک و باوکردنی بۆ تاڵانکردنە سەرزەمینی بۆ تاڵانکردنە مەفاهیم و متعالی و تەمەدونی بۆیە تۆ ئەوێنیت من لە دیبەیتەکەی دوێشەوە تەوزیح هەمدا خەلەئوە نەبوونە هیچ چەشنە ساختارێک لەگرا بەناوە ساختارە نظامە سوڵتە وەیاوە بافیەکانە نظامە جوولەکە تەحتە ناوە دروستکردنە پادشاهانە سەرە قەڵەم یعنی منیستە دانیشم تا بەیانی 20 سلسلەی حکوومەتە کوردیت بۆ دروستەکەم کە لە ئەم پەڕەکوڕەی زەمین و تا ئەو پەڕەکوڕەی زەمینیان گرتەگە بەدەیان داستانە ئێغۆتیک و شاعرانە و عاشقانەیەکە بۆ ئەم پادشاهانە توانە دروستیکەی کارێکی نییە بۆ دەی تۆ بێرە یەک دانە قەسر دەمانە بێرە سەربازگەیە پێڵێ پردێ جادەیە ئەرێ ئەم ئیمپراتورە پەدەر سوختە ئێشێ بازرگانی کردوێت ئێشێ تەبادلە کالای کردوێت ئێشێ توانیوێتی حەوائج و کالای مورد نیازە خۆی تەولید کا واردی کا لەکوێ ئەم کارەی کردگە ناوەدا لە سەحرەی کەربەلا و حەزی پێ ناکەین و لاوە فەرار بجڵۆ خۆش نییە ئەم قسانە و دێ چی بکەین و یانە ئێوە مادنەوین چی بووین کاکەوە تەکلیفە خۆتەتەکە واقعیەتە خۆتان ڕوبەڕوەوی تۆ یا ناوی تۆ لە خۆت سوال بکە ئامەدانە بۆچی تە 100 ساڵە گوزەشتە تاریخە تۆ مەخدووشەکەن بۆچی ئوسوولەن تۆ پاک کریاگی تۆ لەم تاریخەوە بەحسێ لە تۆ ناکرێ ناگەهان کورد ئەوێ تۆ قەوم و قەبیلە و تایفە و عەشیرە و لە منتەقەیەکی بچووکی قەتیسکریاگە بەناوە کوردستان و ئەچێت ئەسنادە سەلجوقی کۆپیەکەن و جەعل ئەکەن کە ئەمە لەگرا بوو بارە ئەوەڵ وتیاگە لە بەهارە هەمەدەن بەبعد کوردستان است یانەوە فکرەکەن دروستکردنە دەستنویس و کتێوە دەستنویس کارێکی هەست دروستکردنە شاهنامەیە بایسۆن قوری کارێکی هەست جعلە مەدرەکردن کارێکی هەست ئەوەی کە بۆ ئەمانە ناکرێ ئەمەسە ناتوانن مزگەوتێ دروستکەن کە مەربوط بە قەڕنە ئەوڵە هیجری بێت کاکە ئەم مەردەمە کوردە مەگەر تۆ ناژی ئاغایە شاعرە کورد ئەلعەعراب مە تۆ ناژی
دە ئەم مەردمە مەگەر مسلمان نەکریاگەن دەی کوا ئەو مزگەوتە وا بڕۆن نوێژە جمعی تیا بکەن وا تەبلیغە دینی تیا بکەن وا مامۆسا قسەی تیا بکە کوا ئەم شارە پڕڕەونەق و پڕپیت و بەرەکەتانەی ئێمە وا ملیۆنها ملیۆن سکەی تەڵای تیا بۆم عەرەبانە هاتن تاڵانیان کرد دێشە مزگەوتێکیان دروست کردوێ ئەم مەردمە وا تاڵان کریاگەن تیا بڕۆن نوێژ بکەن کوا مزگەوتەکەی بێرن ئاسارە یەک مزگەوت بێرن مەربوط بە قەرنە ئەوەڵ و قەرنە دووەم و قەرنە سێوەمە هێژدیوێت چۆن ئێستان و چۆن ئیدعاکەن هەمچین حەملەی سوورەتی گرتگە چۆن تاریخدانە عەرەبە جوولەکە بۆتی نووساکە بەناو مەنابع عەرەبی جوولەکە بەحسیەکەی چۆن ئەلفهرستە ئیبن نەدیم بەحسی کردگە دێکۆ ئەم ئاسارە هەخامە نشیانە وەڵا ئەسکەندەری مەقدونی هات گشتی سووتاند بابام ئەسکەندەرە مەقدونیە چه حەفیەک و تۆ یەک لاپەڕە یەک ئەوەنەی دەسێ کتێو لە ماڵی کەسێکا بەجێنەما لەم پانتای ئیمپراتوریەتە پڕ عەزەمەتە هەخامە نشیانە لاپەڕەیە کتێو بەجێنەما وەڵاوە عومەر بنی خەتاب دەستوری دا کتاوخانەی تیسفون بسووتێنن دێکوا ئەم دینە گەورە عەزەمەتە زەردەشتیەت کوا یەک لاپەڕە لەم زەردەشتە پەدەر سوختەتە بێرە کە مەربوطە بە دەورانە ساسانیان یەک لاپەڕە کافیە یەک لاپەڕە کافیە ئێمە قبوڵکەین زەردەشت هەست کە تەیوە زەردەشتیشەش ئێمە زەردەشتی بووگین یەک لاپەڕە تۆ بێرە نەمەوجودە نییە مەوجود نییە دەیمە چۆن زەردەشتین وەڵا جەماعەتی جوولەکە وتیان ئێمە زەردەشتین و ئێمە ئەم گشتە ئەتەلاعاتە تاریخیە لە کەیوە بووگەسە نسیومان لە 100 ساڵە گوزەشتەوە ئشرافمان پیا کردگە سەمەرەکە ئێوە تۆچی سەمەرەکە وەسە حکوومەتە حەلیمێژێ وەڵاخوا هەڵی ناگرێ ئێرانیەکان 2500 ساڵە دەوڵەتیان هەسوو ئێران زەڵحیزە و دەوڵەتی هەسوو ئەوانە و چی بکەین نەتیجەکەی بێت و چی نەتیجەکەی وەسە کاورایەکی سلێمانەی ئەمڕۆ لە تارانیە زیاتر دڵی ئەسووتێ بۆ کشوەرێ بە ناوی ئێران حەزی بێک ئەو خۆی بە ئێرانی ئێزان و نەتیجەکەی وەسە گاوراشێتەکەی هەولێر بەناوە فەرهاد پیرپاڵیشی من ئێرانی نەتیجەکەی وەسە لە دانشگاکانە سلێمانی و دانشگاکانە هەولێر تەبلیغ ئێرانی بوونەکەن نەتیجەکەی ئەوەسە وا یاروانی قەندیل زاگرۆس بازی ئەکەن و ئەهورا بازی ئەکەن و شیعە بازی ئەکەن دابێنە خوارو بێ دەیعنی ئەمانە کارە جوولەکە نییە ئەی چۆن تەشەیع عینە مەسیحیەتە ئەی چۆن 12 ئیمام و 12 حەواریە مەسیحن ئەی چۆن ئەم دینە گشتی کۆپی کریاگە مەسیحیەتە و جوولەکەس ئەمە دینە مەذهب نییە دینە تەشەیع دینە و دینە سیاسیەوە کاری هەست بەتۆ ئەمانە مهمن کە مەردەمە ئێمە بیزانێت مهمە چون ئەم مەردمی ئێمە هەر بەمانە فاسد کریاگە ناتوانێ بڕیار بە ناتوانێت تەسمیم بگرێ ناتوانێت دروست هەڵس و کەوتکە چۆن مقدمەیەم کتێوتە نەخوێنگە سۆ کاورایژێ من هیچ سەنەدێکم نییە تەمامێم تاریخانە بەر ئەساسە حەدس و گومانن چۆن ئێوە ئەمە بەعنوانە کتاوە تاریخی و عیلمی قبوڵ ئەکەن بەڵام کوردیەتێکە ئێمە لە ئەعماق دەروون خۆمانەوە پێیگەیجین و بەحسیەکەین لە حەیات خۆمانە خەریکین بەحسیەکەین واقعیەتی نییە و لە تڕەهاتە یەهود نووسیاگێ بۆ تۆ واقعیەتی هەست شناسنامەیە باوکیە تۆس ئەوە تۆژێ تۆ کێ باوکە کێس ئەمە سەد دەردەکە وا لە ئەگرابووی حەکی لەم کۆمەڵگایەمە ناڕواتە بەرەوە خۆ سوعال کە لە خۆت دەی باشە ئەم گشتە جەعلە بۆ کریاگە بۆ دەوڵەتی وەکو تورکیە وەکو عێراق وەکو ئێران وەکو سووریان بۆ ئێمە دروست کردگە بۆ دروستیان کردە سوعال کە لە خۆت بۆ ئەم کوردە مەوجود نییە ناگەهان لە 100 ساڵە پێشەوە بە سوورەتە حەرەکەتایە موسەلەحانە بەحسی ئەکەن
ش سوال کەی لە خۆ تا بەفامی داستان چییە؟ چۆن ئەم مردمی تۆ بێکەرامەت کریاگن؟ چۆن ئەم مردمی تۆ لە کوردیەت دوور کریاگنۆ؟ کوردیەت بووگە سۆ شەرواڵ کوردیە کاتە پێ وایە کوردیەتەکەی وا پێ بۆیە لە ژێرە ئەم شەواڵ کوردیە هەر کارێکی ترەکە وەلێ جاران کوردیەت نەهێشت خائینوێت نەی ئەهێشت کۆی لەوێت نەی ئەهێشت خۆفرۆشوێت نەی ئەهێشت ڕەزڵوێت نەی ئەهێشت بێکەرامەت وێت وەلێ ئەمڕۆ دەمەقۆپانێ کوردی ئەکاتە پێی لە پشتی ئاتوانێت خائینوێت لە پشتی ئاتوانێ دزوێ لە پشتی ئاتوانێ بێ ئیرادە وێت لە پشتی ئاتوانێ گەواد وێت مشکڵە نییە چون دەمەقۆپانی کوردی وا لە پێە وەسا حکوومەتە ئەخلاقیە کە جمهوری ئیسلامی هاوردی بوو بە حافظ ئەخلاق عمومیە مردم تحت ناو خوا و مردم دەستی لە ئەخلاقیاتە شخصی هەڵگرت گشتی بۆ دز گشتی بۆ خۆفرۆش گشتی بۆ لەشفرۆش وتی ئەوەنی حکوومەت بەرمان بۆ گریت و حکوومەت ئاگای لە ئەخلاقە ئەخلاق نەما وەختی کوردیەت بۆ شەرباڵە کوردی بۆ لەهجەی موکریانی ئەم دووە حەفزەکەی و هەرچیەکە دەزەچی وەچوو ئێمە وەکو ئینسانە کوردی سەرزەمینێکمان بووگە و سڵتەیەکمان بووگە بەسەر خۆمانە کە سڵتەیە نەریتی بووگە بێوێنەترین حکوومەتە تاریخ بەشەریەت بووگین بێوێنەترین بووگین بۆیە ئێمە زاڵمێک بەسەرمان و حکوومەتی نەکردگە نەیتوانی بە حکوومەتکە بۆ ئێمە تەمرینمان نەوگە چۆن لە بەرامبرە زاڵما ئاعترازکەین کە بە قیام بگەین چون جێرە سڵتەیە کەس نەبووگین ئەم پادشاه و مادشاه گشتی توڕەهاتە کاوراشار لە لادێکی خۆیان ئەعلامی کردووە پادشای لادێکی خۆیەتی بەڵام سڵتە بەسرە مردم بوو ئیمکان پەزیر نەبووگە نە قودرەتی بووگە نە هێزی بووگە و نەتوانی کەسی ئەم کارە بکات تا زمانێک کە کوردیەت مەوجود بووگە ئەمە حکایەتە ئێمەس لەسەر زەمینێکە کە مردمەکانی خەسیاکن مردمەکەی نابود کریاکە نابودی ئەمەسە کە تۆ تعریفێکت لە خۆت نەماگە ئەمەسە کە تۆ تێ هەڵدریاگی بە معنای داماگ بە معنای قوربانی ئومیدێ ناکرێت تا تۆ قبول نەکەی و حقیقەتە خۆت نەدۆزیتەوە و قاش نەخەیت هەم وادیە کورد یەک شێوە بەرەنگاریە زانێ بەرەنگاری مۆسەلحانەت چون دوژمن پەلاماریەدا زاڵمی بەسەر خۆیەوە نەوگە قیامی لە بەرامبرا بکە پادشایی بەسەر خۆیەوە نەوگە دەستگاه سەڵتەنەتی بەسەر خۆ نەوگە بچن ئاسەوار ئەم پادشانەی و بەحسی یەکەن بێرنی لەم سەرزەوینە کوردەوار بێرنی بچن کۆشکێ کاخێ مستەراوی وان پادشا چووگە سەناوی بێرنی شێ مەوجود بێت ئەم پادشاهە پڕتم توراخە گەورە سەرزلە میلیاردەرە ئەمانە ئیشە بلەخەرە کاخێکیان لێ بەجێ ماوێت مستەراوێکیان لێ بەجێ ماوێت بازاڕێکیان لێ بەجێ ماوێت ئەگەر ئەمانە مەوجود نیەن بە معنایە بەسە بنیانە و تاریخە بە ئێوە دریاگە گشتی درۆست بنیانە و تاریخە بە ئێوە دریاگە گشتی یەهود نووسیاگە و لە زەرفە 180 ساڵ ڕابردووە ئاغازی لە 1829 بە چاپە شاهنامەیە فردەوسی دەست پێ یەکات لە کۆمپانیە هەندە شەرقیوە
وەسەرڕێژێ مشتێک توڕەهات و دروستکردنە تاریخێ تحت نامە سەفەرنامەی سەیاحان بەسەر زەمینە ئێمە و دروستکردنە پادشاهانە ڕێز و درۆشتە ناو سەرزەمینە ئێمە بۆ خاترێەوەی مردممان نابوت و کوردیەتمان لەبین بوون و ئەم هێزە کە ئەتوانێت بەساتە بازرگانیە جیهانیە ئەمان و تاڵان جیهانی ئەمان کۆکاتۆ نابوودی بکەن لە زەرفە 100 ساڵ ڕابردووە تا بەئیستا. بۆیە ئێمە ئومید دەکەین کە ئەم دەنگە زۆر بکە و ئێمە جورئەتمان بێ لە خۆمان پرسیار بکەین و جورئەتمان بێ خۆمان بوێنین. ئێمە تعریفێکی دروستمان لە تەمەدون بوێت، تعریفێکی دروستمان لە حیاتە ئینسانی خۆمان بوێت و حیاتە تەبیعی خۆمان بوێت و تەمەدونە کوردیە خۆمان بوێت و ترسیاگ و هاڕیاگە دەستە نەزامە سڵتەی جیهانی نەوین. تاریخ ئەوروپا تاریخێکی پڕتۆمتراق قەشەنگ نییە. تاریخ ئەوروپا تاریخ ڕعایا و بەردەگانە. تاریخ طبقەی ئەشراف و نوجەبا و طبقەی حاکمەیە مۆنارش و طبقەی ڕوحانیەتە حاکمە وما بەقیە سەڤەجن و سەرڤنتن و بەردەن. ئمڕۆژ بگونە شەهروەند سیتیزەن پرۆداکتە کۆرپۆریشن بە ئینترپرایزە بریتانیا و ئەمریکا و فەڕەنسا ماڕ و ماڵات هەرەوەنە و ئەم تاریخە کە ئەمانەتەیان کردگە هیچ دا لەبەر عەزەمەتیان نییە، هیچ لە ڕێگەی کەرامەت و عەزەمەتە ئینسانی و ئازادی و شکۆفایی ئینسان نەدرەخشیاگەن. شکۆفایی ئینسان لە تۆلیدە مەنابع نییە سەرفەن، لە هارمۆنیەکی هەماهەنگە تەکە زندگیە و تەکە جیهان و تەبیعەتە. دەرنەتیجاوەی کە ئێمە خۆمان باختەگە و ئێمەی نەسڵە حازرە کورد لە مەسیرە بۆمباردمانتە ئەفکارە غەڵەت و بیر نەکردنەوەی خۆمان و مەسئولیەت هەڵنەگرتنە خۆمان خەریکین تا زیاتر بەرەو وەرتەی باتڵاق نابوودی خۆمان ئەچین. ئەوە جێگەی پرسیارە جددیە لە ئێمەمانان و ئێشێ دەست بکێشین لە درۆکردن و تەزویرکردنە بۆ یەکتری، ماستا و ئەحمەقانەکردن بۆ یەکتری و لەگەڵ واقعیەت و حەقیقەتە خۆمانە ڕوبەڕوو نەبینەوە. کاک ئاسۆ کەرکووک، جەنابەت دەفەرمی پاشای مادەکان وەکو پاشای تر نەبوون کاخیان هەبێت. ئەمە بەرداشتە جەنابتە عەزیزەکەم. تۆ بەحسە عەزەمەت ئیمپراتۆریەتێکی 128 ساڵە ئەکەی لە دەسەڵاتەمە تۆیژی دی مشتێ مەڕ و ماڵات دارە ناوە ژێرە خێمە و گەنازیزم نە ئیمپراتۆری بوون و نە حکوومەت بوون و نە دەسەڵات بوون و نە هیچێک کە تۆیژیتی براکەم. نازانم چه ئیسرارێکتان هەز ئەمە حیفز بکەن، بێهۆڤیەتەون بێشناسنامەون باوە گەورەتان گمەکەن چه اتفاقێکتان بۆ کەفێ ئەم تەوجی هاوردنە و خونجاندنە چی پێکی کاکەمە تاریخە. ئێمە لەسەر سەحەت کارەکەین، تۆ چوویتە ناو جوزئیات. تۆ ئەم کەلەمەی ماتە لەکوێ هاوردگە؟ لەکوێ هاوردگتە؟ ئەوەنە تۆ لەوحێ ئەوەنە بێرە کاکە، ئەوەنە بێرە مستراوێ بێرە لەمانە، یەک تیکە کاغەز لەمانە بێرە. وەختێ ئەمانە مەوجود نییە کاکە چیت خەریکی تەوجیهەکەی لەم تەوجیهاتە ئەلەکی کردنە. ئەوەی تۆی فێرە مادبازی کردگە خۆی ئێژێ من هیچ سەنەدێکم نییە. ئێوە چەسپیاگرن مەم تاریخە وەڵی ناکەن. مشتی توڕەهات دەیخوێنی سەرە ئەماسیە لە توڕەهات ناوهای مزەخرەف و تاریخ و مزەخرەف و ئەقوامە چرت و پرت و معلوم نیە ئەمانە لەکوێ هاتکەن.
بۆیە حاڵی ئێمە مەسەکاکە بۆی جامای ئێمە ملیۆن شەق بووگە کاورای گۆرانی بێژە دەوێت و تاریخ باز کاورای گویندەی ڕادیۆت ئەنەڕێنێ وەکو کەی خەسرا و خۆی ئەوەسێت و قەی ئەهورە مەزداوە لە شاخەکانە ئەهریمەن و داوەزێتە ناوچاوەکانە تۆ حکایەتت بووگە بەمەی کە دەوڵەت ئێرانی تەپی داگەسەمە لە سەر مشتی جوولەکەی ئانووسی بەچکە موحتات ئەم سەرزەمینیانە خوارد و بە مەچەک و بازووی تۆ خەریکن کشوەرگوشایی یەکەن و خەریکن عەرەب و عروبەی پێنابوو دەکەن و ئیسلامی پێنابوود ئەکەن و خەریکن کوردی پێنابوود ئەکەن و مشت جوولەکە بە مەنسەی زهورەگەن لە لای ئێمەوە ئەونە ساحێوە خاک و ئەونە ساحێوە سەرزەمین ئەمەسە کاکەیەوە یەمەش تۆڕات تا ناورگە وەڵی ناکەن خۆ لە دڵە ئەمەوە تو یەک تەجاوز پێکریاگێکی تاریخی تێتە دەرەوە عەزیزم کۆیلەیەکی تاریخی تێتە دەرەوە تۆ ئەدەیتە سەرە شۆڕشتێڕەکە دێژێ ئێمە هەزاران ساڵە داگیر کراوین تۆ خەیلە قەڵەتە کردوتە هەزاران ساڵە داگیر کریاگین تۆ خەیلە بێجات کرد تۆ لەکوێ هاوردەکتە ئەمە کاکە تۆ قسەم مەکە بە ناوە کورد قسەم مەکە کی جورەتی بوو کە هەزاران ساڵە ئێمە داگیرکە کامە هێز جورئەتی بوو کە بێدەم کارە بکە ئاخر کاکە تۆ هەروە لە خۆتۆ دەرمەوردە حەملەی ئەعراب قسەکەی ئەعراب هاتکە کامە شاری ئێمەی گرتگە کامە بافتە جەمعیەتی ئێمە مۆردە حەملە قەرارداگە ئەخوانوان لە خۆت و ئەعراب حەملەیان کردە کی ئێژێتی وەڵام مەقدەسی قەڵەتی کرد تەبەری ئێژێ تەبەری قەڵەتی کرد ئەخ تۆ تاریخ ئیسلام 270 ساڵ دوای مەرگە پێغەمبەر بنووسیتەوە تاریخ و ئەمەنیە کاکە تۆ مشتی پادشا ناو بێریت و ئەسپەکەی زەریف و ماینە چەرمگیەکی بوو حەملەیە کرد سەرە سەد نەفەری بڕی و ئەخ بابە قسەی مفت کردن ئەمە تۆ خەریکی بەحسە سیستەمەکەی بەحسە دەستگاه حکوومەتی ئەەکەی کۆرام حکوومەتە حەلیمە کوردستانە هەممەجی دیمۆڵی پێوە دیارە ئەها شەقامە شەستی دەورە هەولێری پێوە دیارە ئەوە نییە پێوە دیارە ئەوە نییە مەتاڕی هەولێری پێوە دیارە ئا 20 ساڵە حکوومەتە حەلیم ئەم گشتە دزە ئەوە نی چوار مستەراویان دروست کردگە بۆ مەسعود بارزانی ئەخبراکەم ئێمە گرفتار بووگین جا کاورات هێژێت و کاکە چۆنێشە بەرخورد بکەی بەمانە ئەو هونەرمەندە ملیە قەڵەتی کردگە هونەرمەندە ملیە هونەرمەندە ملی یعنی چی کاورای چاوشە مەزەی پای عەرەق کاورای ژێردەسە دەوڵەتە ئێران جامعەیە مەدەنیە دەوڵەتە ئێرانی وا خەریکە مردم دعوەتەکە بە ئامین و سەلیم بوون و قبولکردن و واقعیەتی ئێرانێ مەوجود نییە ئەخ ملەتی بە ناوی ملەتە فارس مەوجود نییە وجودە تاریخی نییە ئەمە ئەگەر منزورت ئەو زوانەسە کە بێژن فارسی زوانێکە کە دەستکاریە زوانە گۆرانیە ئێمە کریاگە دەستیان تێبردگە و زوانە یەدیشە جوولەکە ساختەس وەکو زوانە تورکی مەفاهیمە ئنزمامی و انتزاعیشی نییە لە فارسی شادەرێکە حەجێکی نییە ڕاو گەز و ئەر و دەرێکی تیامێنێت و تەواو بڕێەوە یەمەشت حروفە ڕەبت و ئشارە حەجێکی تیا نامێنێتەوە خۆ زوانە قسەکردن نییە خۆ زوانە زندگیکردن نییە ئەم سەرزەمینە کوردەوارە ئێمە دوو تەمەدونی واتیا ئەم کەلەن کوردەوارە لە کنارەکانی عەمان و هەتا کنارەکانی دەریای مەدیتەرانەوسیا
كردية وعروبة حجێکی تریتیانەیەتر تواتکی دەوڵەتی بەناوی ئێرانە بۆ من قبول کردکە 2500 ساڵە مەوجودیەتە قەومە ئاریاییە جوولەکە ساختە قبول کردگەتەوە ئەخە تۆ پێ لەگەڵ ئەم گشتە توڕەهاتە دەرکەفە خۆ دەرناتوانی بکەوی کاکە بچن ئەم کتێوە فارسیانە بخوێنەوە بچن سەفەرنامەی ناسر خسرۆ قوبادیانی بخوێنەوە بچن سەفەرنامەی ئەم خارجیانەوە بە فارسی نووسیاگە بخوێنەوە کاکە گشتی جعلیاتە پڕە لە تەناقوس پڕە لە درۆ پڕە لە شوعار پڕە لە کورم معلومە مەنا بە ئامانە کووە یەکێک لەم ئاسارانەی کەمانە بەحسیەکەن ئەسڵەکەی مەوجود نییە دوای سەدەهای دوای ئەو ئاسارەی کە داکەن دروستکریاگە تازە بە هزار جەعلۆ ئەگەر تۆ شتی بدۆزیتۆ کە مەوجود نییە گەشتی هێن 180 ساڵ ئاخیرە دروستکریاگە تەوەسەتە کۆمپانیە هەندە شەرقی و دەستگاهی جوولەکە جودۆ کریستیانیتی چۆن مهم نییە تۆ بەی لە کاورایی سەلەبریتی پۆفیوزە تاریخ باز چۆن مهم نییە تۆ زەردەشتی گەری بکتی تۆ مەتنەکەت مەجعولە کاکە ئەوستایەک مەوجود نییە زەرتەشتی مەوجود نییە تۆی پەدەر سوختەنتە لەکوێ ئاوردگە تۆ چیت گەرەکە ئەنگیزە چییە لەمەی کەم کاراکەی لەم کوردەوارە هەدەفت چییە لەمەی کەم کاراکەی تۆ خەریکی چی نابوود ئەەکەی بۆ واکەی نا کەس خۆی لێ نادات بێرە براکەم یەک لاپەڕە لەم یەک لاپەڕە تۆ یەک لاپەڕە بێرە ئەمەم ڕاپەڕینە داخین دای ئەخین تەواوێژین تۆ ڕاستەکەی یەک لاپەڕە بە تەواوە قودرەتە جوولەکە تۆ یەک لاپەڕە لەم کتاوە ئەوستایە عەزیمە دەورانە ساسانیانتە بێرە یەک لاپەڕە ئەی چۆن واگە سۆوان لە دەسە پارسیانە هێندا وا دەرچووگن لە دەسە ئەلعەعراب چۆن تۆ لاپەڕێکە لەم زەردەشتە حیزە نییە چۆن نێسە با تۆ چۆن ئیدعاکە ئێمە مەوجودە و حەقیقەتە کێس هەدەفی کێس کوێ ئەنگیزەی چییە لەم کارانەیەکە لە کوردەوارە ئێمە ئەنگیزەیان چی ئەمانە ئەوەی کە کلاسە زوانە کوردی ئەم و کریانی دائەنێت ئەنگیزەی چییە کوردی حیفزکە زوانە کوردی حیفزکە کورد حیفزکە کورد چۆن حیفزەوێ چی کورد خەریکە تهدیدەکە کورد کێس کە تهدیدەوێت بۆیە داستانەکە عەزیزم ئەوەنە پڕ ئیقمازە ئەوەنە شێویاگە تۆ لە هەر لایەکۆ کە دەسی بۆ ئەوەی تا ئەم کەڵافە نەکەیتۆ کاورە حاڵی ناوێت چ خەوەرە ئەخمە حەد نەمگەرە و بڕۆ منای متونە تاریخی کاکە تا من سەدان متونە تاریخیە چاپشدەیە ئێرانی وا تەرجمە ئەوێت و زوانە سۆرانی ئەڕوا بۆ سلێمانی و ئێوە ئێمڕۆ بووگنە نەوادەیە کوورش کەبیر بۆتان بخوێنمەوە لە میزالە جەعلیات و توڕەهاتێکە بۆتی دەرتێرم دیە دەی چۆن ئێوە ئەمە نادەنە بەرنەخت و لە خۆتان ناپرسن ئەم تاریخە کێ وا لە پشتیە کاورە بوو بێکار و گەدانیشکە هەزاران لاپەڕە تاریخی دروست کردەگە هەدەفی چی وگە لەم تاریخ دروستکردنە کاورە هەدەفی بووگە ئەرە کاکە ئاسۆ کەرکووک براکەم تۆ ئەو فیلمەکەی بەهەنێرەوە دیاکۆنۆفە چیس دیاکۆ کارگەردانی کردگە براکەم وا پادشای مات بە جلوبەرگم مادیۆ تێت و ئەچێ بیوێنیم براکەم تۆ یە سەنەدێ بە بۆ خۆت حەدسیات منووسە قەزاکەت یە سەنەدێ تۆ دەرمۆردە سیستەمە حکوومەتی خەریکی قساکەی یە سەنەدێ تاریخیە بێرە
یە مەدرەکێکێک مەدارەکە مادیەک بێرەوە جلو بەرگەکان وابوو سێگرێچەوە لە چوە قەی یەکتری و ئاوا ڕوویە سەروە هاتە خوار بوو. تۆ ئیمپراتوریەتێک بەم قسانە ئەسبات ناکەی، تۆ ئیدعای ئیمپراتوریەت ئەەکەی. ئەوەی ئێمە لە کوردیەت بەحسیەکەین جەهانبینیە، فەلسەفەس. ڕاسەوارەکەیشی مەوجودە لە نەریتە کوردیە، لە ناو خوداگا ئینسانە کوردیە، لە چۆنێتی تەعاملاتە ئێمە. چۆن ئێوە هەروە لە خۆتان و دەرەچی تو ئەسم کونهە کەلامەگری، کونهە کەلام ئەمەسە. تۆ لە تاریخ نگاریاتەکە سەحەتا سەرۆکارە هەست، سەحەت. تۆ ئەگەر سەحەتەکەت سابت کرد ئەو جاچیتە ناوە جوزئیات تا بزانی جوزئیاتەکە دروست یا درۆ نییە. تۆ جارێ هەنوو سەحەتە حەجێکە دروست نەوگە. کاکە تۆ ئەم مادە لەکوێ هاوردگەمە یەک دوو کاوراوە 800 داپڕێ لەسەر ماد نووساگە خۆی ئێژێ ئێمە هیچ سەنەدێکمان نێوە دەسەوە. دەی بۆ 800 داپڕێ بۆ تو نووساگە بۆتم خوێندوەیسە. چه ئەسرارێکتان هەز لەمە؟ کامە خەلە لە وجودتانە دروست ئەبێ؟ نەوگی تۆ ئێرانی، نەوگی تۆ بەردەیە هەزاران ساڵە، وە درۆ تۆ 2500 ساڵە ساسانیان و هەخامنشیان و ئەشکانیان و سلوکیان و ساسانیان و ئومەویان و عەباسیان و ئالبوودیە و تاهریان و قەزنەویان و سەلاجقە و ئیرخانیان و بەچۆ کاکە بیدە دەمە یەکتریوە ئەتابەکان و عوسمانیان و ئەمانە بەسەر تۆ حکوومەتەکەن. کورە معلومیش نییەوان لەکوێ ئەمانە دەی، نە تەختیان نە تاجیان نە مستەراویان نە قەورسانیان معلوم نییەوە لەکوێ. کەواتە ئەنچێ کە ئێوە لە ناو تاریخە پێتان ئێژن مشتی تڕەهات و جەعلیاتە مطلقە، هەدەفیش لەم تڕەهات و جەعلیاتە ئەمەسە عنسورە کوردیەتە ئێوە پاک بکەنەوە. هەدەفەکە ئەمەسە. عنسورە کوردیەتیش هەمان عنسورە کە ئینسان و کوردی ئەگەیەنێ بە مەرتەبەت ئینسانی وسڵتەیە تەبیعی و قەوانینە تەبیعیە نەریتە کوردی بەسەریان و حاکم بووگە و هیچ دوژمنێ نەیتوانیگە ئەم سەرزەمینە ژێر قاچە مەردمە بکێشێتە دەرەوە. ئێمەی کوردە ئەمڕۆژین، ئێمەی دوای تەجروبەی 100 ساڵ داگیرکاری و ئەشغالگەری بە سوورەتە سیستەماتیک لەسەر سەرزەمینمانە، بە تەجروبەیە کە لە دنیای ئەمڕۆوە بە یۆمنە تەکنۆلۆژیە کە هاتگەسە دەرەوە باسخانیەکی تر ئەکەین لە وجودە خۆمان و لە فەلسەفەی کوردیمان و لە مواجهبوونمانە لە دنیای ئەمڕۆ تەک نظام سوڵتە و باس تعریفکردنەوەی حیات و زیستە ئینسانە کوردی لە ئەمڕۆ و لە داهاتوە. ئەو ڕەساڵەتە ئێمەس و ئێمە ئەوە جێبەجێەکەین. لایەوە خۆش.